وبرد مامۆستا هاوژینی مەلا ئەمین سادەکێت سەبارەت بە سەرەتایەک بۆ ئاشنابوون بە فەلسەفەی ئیسلامی کە ئەم کۆرە هەموو ڕۆژانی چوارشەمەیەک بەردەوام بێت و سبەینێش کۆرێک بۆ دکتۆر سەردار عەزیز بە ناونیشانی خەیاڵگەرایی و مۆدێرن ساد دەکرێت. سای بۆ مامۆستا هاوژین کۆرێک بۆ پێشکەشکردنی کۆرە. سپاس بۆیەوە بەرزان من بەش بە حاڵیکۆم سوپاسی بینی ڕۆشنبیری پۆلیسیان سەمرۆڤایەتەکان و سوپاسی قاوەکانی کورتوشەکەم دەستیان خۆش بێویشێکی باشەکەن و دام بۆ پێویستە هەر خەریکی ئەم جۆرە چارەکیانە لێ ڕاستیە بابەتەکەی من لەبەرەوەی لێشخایانە بڕیارە هەموو چوارشەمەیەک کە ئەم بەرنامە هەیە بەردەوام بێت لەبەرەوە ناچارم تۆ بە شێوەیەکی تاڕاتێک میتۆدی لە شێوەی محاضەرەی بەردەوامە بابەتەکە پێشکەش بەڕێزتان بکەم. سەرەتا لەسەر هۆکارەکانی سەرهەڵدانی فەلسەفەی ئیسلامی یاخود هۆکارەکانی سەرهەڵدانی فەلسەفە لە دنیای ئیسلامە قساکەین. طبعاً هۆکارەکانی سەرهەڵدانی فەلسەفەی ئیسلامی بە شێوەیەکی گشتی ئەبن بە دوو بەشەوە یاکوانین بە دوو هۆکاری پۆلێنیان بکەیت. یەکێکیان بریتە لە هۆکارە دەرەکیەکان، یەکێکیشیان بریتین لە هۆکارە ناوخۆییەکان. لە ڕاستیە طبعاً ئەم هۆکارانی کە من ئێستا باسییان دەکەم لە توێژینەوە و دراساتی جیاواز لەسەر فەلسەفەی ئیسلامی بەیان هۆکاری تر باس کراون. ڕەنگە من بمە هۆکارانی کە بەلای خۆمەوە گرنگە یاخود بە گرنگتریان ئەزانم لە هۆکارەکانی تر هەندێکی کەم لەو هۆکارانە باس کەم چۆ هۆکاری ناوخۆیی چۆکو هۆکاری دەرەکی سەرهەڵدانی فەلسەفەی ئیسلامی. یەکێک یاخود گرنگترین هۆکارەکانی سەرهەڵدانی فەلسەفە لە دنیای ئیسلامە بریتە لە پرۆسەی وەرگێڕانی فەلسەفە، بەتایبەت وەرگێڕانی فەلسەفەی یۆنانی و تێکستە فەلسەفیەکانی یۆنان و زۆر بەتایبەتتر تێکستەکانی ئەفلاتون و ئەرسطۆ. دیگە لە کۆمەڵێک فیلسوفی تر باڵێن بۆ قوتابخانەی فەلسەفی تر کە دوای ئەفلاتون و ئەرسطۆ دێت، بەتایبەت فەلسەفەی ئەفلاتونیزمی نوێ یاخود فەلسەفەی ئەفلۆتین کە تاڕەبێتی زۆر کێشەیەک هەیە لەو سەردەمەیە وەکو بەشێک لە فەلسەفەی ئەرسطۆ سیر کراوە. گرنگترین هۆکاری سەرهەڵدانی فەلسەفەی ئیسلامی بەپێی هەموو بۆ توێژینەوانی شەخصە لەسەر هۆکارەکانی سەرهەڵدانی فەلسەفەی ئیسلامیەکەن بریتە لە ئەو پرۆسەی وەرگێڕانەی دەقا فەلسەفیەکانی یۆنان کە لە تقریباً کۆتایی سەدەی دووهەم و سەرەتای سەدەی سێهەم و بەچین هەندێک توێژینەوە کە کاتەکانی جیاواز باسەکەن ئەو پرۆسەیە دەست پێ دەکات و سەرهەڵدات. و یەکێک یاخود یەکەمین فیلسوفی ئیسلام کە کیندیە لەناو ئەم پرۆسەی وەرگێڕان و چاودێریکردنی وەرگێڕانە و چاکسازیکردن لە وەرگێڕانەیە ئاشناوێ بە فەلسەفە وەکو فیلسوفێک لە دنیای ئیسلامە وەکو یەکەمین فیلسوفی ئیسلام ئەناسرێت. یەکێکی تر لەو هۆکارانە بەڕاستیە بریتە لە بەرکەوتنی ئاین و بەرکەوتنی ئیسلام بە ئاین و بیرباوەڕەکانی دیکە، واتە ئاشنابوونی شارستانیەتی ئیسلامی بە شارستانیەتەکانی تر بۆ کولتورەکانی تر بەتایبەت لەم سیاقەیەوەتە پەیوەندیگرتن لەگەڵ شارستانیەتەکانی تر یاخود لەگەڵ ڕێباز و قوتابخانە فەلسەفیەکانی دیکە. چەند قوتابخانەیەکی فەلسەفیمان هەیە کە زۆر کاریگەریان لەسەر فەلسەفەی ئیسلامی هەیە، ئەگەرچی گومناوی تاڕەدێت و سێوتیان لەسەر ناکرێت. طبعاً من دوای کاریگەری فەلسەفەی ئەرسطۆ قسە لەسەر ئەم قوتابخانە فەلسەفیانە ناکەم. بریتین لە پلۆتینیزم لەگەڵ ئەفلاتونیزمی نوێ لەگەڵ هێرمسیزم لەگەڵ گنوسیزم. طبعاً کاریگەربوونی فەلسەفەی ئیسلامی بە ئەرسطۆ و تەرجمەکردنی تێکستەکانی ئەرسطۆ و ئەوەی کە هەم فارابی و هەم ڕۆشت دوو گەورە شارێکی ئەرسطۆن هەم شتێکی واضحە تەسەوڕێکەمەوەی کۆلێک ئاشنایی هەبێت بە فەلسەفەی ئیسلامی ئەوە ئەزانێت. بەڵام کاریگەربوونی فەلسەفەی ئیسلامی بە ئەفلاتونیزمی نوێ و کاریگەربوونی بە گنوسیزم بە پێشەوە بە هێرمسیزم شتێکە کە پێویستی بە توێژینەوەی خوب هەیە، پێویستی بە یەکدانەوە هەیە. طبعاً
أو كاريجربونا ببلاتونيزم لنظرية فيضة لبيلوكيكا كباس لسريربوني بونا كانت لأخواندا وباس لجوريك لباوريكا فلسطي لسر سواتشوي يكتبون أو سواتشوي باوريكا وحدة الوجود تعديل لأخويكا عملية الأجيال الدولية كفلسفة إسلامية بدأت تزور هذا الصوفيزم إن شاء الله وهرمسيزم طبعا شيء فلسفي دور كونا هرمس لناو تراث إسلامي هذا إدريس بيغمبر ناس لأوكا بوايا معرفة حرفية كان بتايبة الإقراء أو بتايبة باسلا ونبي خياتية ونبي باوري جمعان همو فيلسوفان الإسلام وترى روشي كان روش أواش لو أنه وجد بيكون لجير كاريجري أو ديدو كيروانيا فلسفية نانجا كيتنا أو ترشوي بالمسيزم سيدكي المسيزم هواي مواد بشوي كي تسليشان كراوكير بالمسيزم تعديل لخويكات بالمسيزم مجال بكين بزماني عربية رمضة بكين بزماني كي مفهوم تربي كلا عرفان ياخد تصورك لباري بونوا كهرهم بون بس لو توبا زانينوا وبروسي زانينو وكلين بروسي بون للاي مروف سيدا كانت ولو بيوايا كبابلين همو إكينا لما استخدم كان بون وأو بيون بيقولوا إنه دولي لنوان فاولو الإنسان هي همي أساسية كتروبو معرفة طبعا سلوشتي في تعرفي في دور باطنين هي سلوشتي في إيزوتريكي هي وهذا معرفة همیشه محاولة وقت روالتي دق يأخذ روالتي بون أو شيء هي دينجي تيبطرين أم كتابخانة فلسفية كشيء زور زوري لقل جسكاج كشيء زوري لقل روالات وكشيء زوري لقل اشتيا هي كتير ظاهر بقول شو ظاهري نسبة يا ظاهري الواقع همیشه محاولة وهيك درجة بروسيكي من الكيكية وباس أوديو خوالات كان بس أوديو بس لو حتى تشارعون بكاتل كشت ديال كانوا هن ودرجة كشتيكي تايبتي وعلى بيوندي مروه وعوان سلسلة على تبوني حكات إسلام يعني ما تدري سكانة كاتيكا سلسلة فيلسوفان الإسلام فين يأخذ هندل فيلسوفان الإسلام فين كانوا طاقانية زيادة ممكن ويأخذ وكا ديارتان طاقانية سلسلة فين طبعا بشوية تجشتي أو كا بيست بالتالي لو كمسيزم طاقانية كزور جختي لسر بروسي معرفية وبروسي كإنسان بروبالا بعد إنسان اللي بخوان وجورك على تبون لنيوان روح ولنيوان خوان دروسك ومحاولة كوكوتن بوت فرانجني روالتي تكست كان روالتي كان يكون محاولة كبوت يجشتني كتير لو كيما لغدي جستو لغدي استوى كان وحستي بيه حقيقة جزء بشيء لناهم رغزة فلسفية هي طبعا كيفلاش جزء لنوان الموسيزم هي هندل جزء كانوا دون الجوازية بتاعنا الفلسفية خذوا كنا الجواز والأشكال الفلسفية بس كان الأشياء الأشياء الجوازية هي أو شيء من بس استناد من ناحية بديجي سياسي بلام أو عقيدة زور الزالة بس أهم رشة فلسفية بالتالي لو كمروح سجن لنا وجستيخ وروحي مروح يأخذ عقلي مروح إدراكي معرفي مروح وهو يكون يولنا وجستا توشي تمرينين توشي بعضين جهل توشي كينا قشتن وتوشي أو كيشو بالبرتانا بوا كمروبايتي تاجي وبون ولكي بالكهوة وهمو الله كان يعني شرع كانوا والقراء لبروسي بكلمة معرفية أو بالكروالتي بقتان والتي واقع ومسلوك بعد كروالتي كان تقرن ولا في ولي شاب أخلاقي فلسفي خوانوا أخلاقي فلسفيان هيك زور آياتي زهرو آياتي جورك خدا ناسي أبيك
جەختی لەسەر وەڵاوەمانی شەهوەتەکان و ئارزوەکانی دنیا و جەختی لەسەر وەڵاوەمانی هەموو ئەو شتانەیە کە واقعی جەستەیی هێنی بۆ کێشەکە. بە بڕوای من وەکو هۆکارە دەرەکیەکان ئەم چەند هۆکاری کە باسمان کرد وەرگێڕانی فەلسەفی یۆنانی و بەرکەوتنی لەگەڵ شارستانیەکانی و لەگەڵ ئاین و ڕێژە فەلسەفیەکانی دیکە بەتایبەت وەکو دوای ئەرسطۆ ئەفلاتۆنیزمی نوێ لەگەڵ گنۆسیزم هۆکاری زۆر سەرەکی و بناوەتی سەرهەڵدانی فەلسەفەی ئیسلامی ئەگەر وەکو هۆکارە دەرەکیەکان قسە بکەین. لە پەیوەندیە بە هۆکارە ناوەکیەکانەوە ئەمە چەند هۆکارێکمان هەیە یاخود ڕەوڵەمەوەی کە من لێرە باسم کردووە و جەختە مەسەلێکی بەڕاستیە دوو هۆکاری زۆر سەرەکیە. یەکێک لەو هۆکارانە بریتیە لە مردنی پێغەمبەر کۆ. طبعاً کاتێک کە پێغەمبەر ئەمرێت ئێمە ڕەنگەوەکو دیاردەیەکی بەڵێن ئاسایی سەیری بکەین و کۆمەڵی هەر مرۆڤێکی تر و مسلمانەکان ڕاستاڵن تووشی سەڵمە بوون بەهۆی مردنی پێغەمبەرەوە، بەڵام ئەم سەڵمەیە بە شێوەیەکی ئاسان تێپەڕێنرێت دوای ئەوەی کە تێگەنەوەی کە محەممەد جوورۆ و هەر مرۆڤێکی تر ئەشێ بمرێت. بەڵام مردنی پێغەمبەر کێشەیە دروستەکات بۆ مسلمانان کە بریتیە لەوەی ئەوانی چۆن ئیتر بەردەوامی بە تێگەشتنی خۆیان لە ئاین بدەن و چۆن بتوانن کە ئەو پەیوەندیی لەگەڵ ئاسمان هەیان بۆ درێژەی پێبدەن، چۆن خۆیان لەو کێشەیە دەرباز بکەن کە مردنی پێغەمبەر وەکو مردنی مەرجعی معرفی دروستیەکە. ڕێگا و ڕێباز و ڕێشکەی جیاجیا هەبێت لەبەر مسلمانەکان بۆەوەی کەوا خۆیان لەم کێشەیە دەرباز بکەن و شتێک لە ژێری پێغەمبەر دابوو بێتەوە ئەوەی کە مسلمانەکان بتوانن بەردەوام بەمانایە دەمانەکان بە مسلمانی بمێننەوە. کاتی خۆی کاتی کە پێغەمبەر بەڵێ لە ژیاندا بوو ئەگەر مسلمانێک تووشی کێشەیە بوو وایە ئەگەڕایەوە بڵێ پێغەمبەر سوپای پێکرد و مسلمانەکان چاوەڕێەوە بوون کە هەر لەحزەیەک بەهۆی پێغەمبەرەوە ئاەتێکی تازە و حکومێکی تازە و بڕیاری و تێگەشتنێکی تازەیان لە ئاسمانەوە پێبدا. بەڵام دوایەوەی کە پێغەمبەر ئەمرێت ئەم پەیوەندیە لەگەڵ ئاسمان قەتع بێت، مسلمانەکان ناچار ئەبن کە ڕێگای جیاواز بگێنە بەر بۆەوەی کەوا درێژە بە پەیوەندی خۆیان بە ئاسمانەوە بێت. یەکێک لەو ڕێگایانە یاخود بە بڕوای من گرنگترین ڕێگا کە مسلمانەکان بیرکەواتەنەوە بگرنە بەر بریتیە لە پرۆسەی فەلسەفاندن، پرۆسەی بیرکردنەوەی فەلسەفی لە تێکستە ئاینیەکان و بەتایبەت لە قورئان. طبعاً پرۆسەی فەلسەفاندن لە دنیای ئیسلامە تا ڕادێک نزیک لە پرۆسەیەکی تر دەست پێ ئەکات یاخود هاوکات لەگەڵ پرۆسەیەکی ترا دەست پێ ئەکات کە بریتیە لە پرۆسەی نووسینەوەی قسەکانی پێغەمبەر و چاودێریکردن لە پێغەمبەر. واتە ڕەوت تێکمان هەیە لە ئیسلامە ئەوێت ئەم کێشەیە ڕەنگی ئەوە چارەسەرکات کە بە گێڕانەوەی بەردەوام لە پێغەمبەر و پێغەمبەر بە زیندوی بهێنێتەوە و ئەما بێتە سەبەبیەوەی کە شتێک بۆ ئیسلام ئیضافە ببێت کە لە سەردەمی پێغەمبەر ئێمە بە هیچ شێوەیەک ناگیرین کە پێوترێ حەدیث و گێڕانەوەکان و بەڵێن سونە. سونە وەکو سەرچاوەیەکی تەشریع بە هیچ شێوەیەک لە سەردەمی پێغەمبەر ئامادەیی نییە یاخود ئەو ئامادەیی نییە کە دوای مردنی پێغەمبەر بۆی دروستە بێەوە کۆمەڵێک ڕاوی گەورەمان هەیە کە فەرمودەکانی پێغەمبەر هەڵگێڕنەوە بۆ مسلمانان. بۆ چارەسەرکردنی کێشەی مردنی پێغەمبەر یەکێک لەو ڕێگانەی کە مسلمانان ئەگیرنە بەر بریتیە لەوەی کە دەستکەن بە پرۆسەی بیرکردنەوەی فەلسەفی، دەستکەن بە پرۆسەی تەرمیمکردنی قورئان و لێکۆڵینەوەی بۆ معنە دۆزینەوەی بۆەوەی کەوا بتوانن درێژە بە ژیانی ئاینی خۆیان بکەن. طبعاً هەر لە پەیوەندیە بەم پرۆسەیەوە شتێکی ترمان هەیە کە بریتیە لە قورئان خۆی وەکو هۆکارێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی بیرکردنەوەی فەلسەفی لە دنیای ئیسلامە. طبعاً هەموومان ئەزانین کە قورئان تێکستێکی زۆر محوەریە لە ناو شارستانیەتی ئیسلامیە و هەموو زانستە ئیسلامیەکان بە شێوەیەک لە شێوەکان بریتین لە تەفسیرێک یاخود تێگەشتنێک یاخود بەڵێن کۆمەڵێک چالاکی لە فراوێزی قورئان لە تەفسیری قورئانەوە ببینین هەتاگاتە زانستەکانی قورئان و هەتاگاتە زانستی فقه و ئەحکام زانستی ئیسلام. قورئان تێکستە مەفسەلیەیە کە هەموو چالاکی و بیرکردنەوە و بزری مسلمانانی داگیر کردووە. بەڵام کێشەکەوەیە کە قورئان خۆی دەتێکی زۆر چڕوبەر و دەتێکی زۆر قابلی تەویل و تێگەشتنی جیاوازە. ئەمە دێتە سەبەبی ئەوەی کە
دوجار لە شێوەی مشکلەی نێوان عەقڵ و نەقڵە دیرەوە بکرێتەوە کە چارەسەری ئەو پەیوەندیانە بکرێت یاخود ئەو کێشانە بکرێت کە ئەم تێکستە وە مەرجەعیەتی لە تێکستە لەناو دنیای ئیسلامە دروستیەکە. ئەمە سەرباری ئەوەی کە قورئان خۆی وروژێنەری کۆمەڵێک کێشە فەلسەفیە، کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک باڵێن بە شێوەیەکان ئارگومنت بەڵگە سەلماندنی تایەوە جۆرێک لە جێدەل و دیالەکتیکی تایە لەگەڵ بیر و باوەڕ جیاوازەکانی تر لە قورئانە هەوڵێک بۆ سەلماندنی خوددا هەیە، هەوڵێک بۆ ڕەتکردنەوەی کۆمەڵە بیر و باوەڕی ئاینی تر هەیە. واتە ڕەهەندێکی جێدەلی ڕەهەندێکی دیالەکتیکی لەناو قورئان خۆیان هەیە، وروژێنەری کۆمەڵێک کێشە و پرسیاری فەلسەفیە لە ڕاستیە. واتە قورئان چی وەکو نەسێکی محوەری کە وەکوتم لەقێکی چڕوپڕەوەی پێویستمان بە تەویل هەیە بۆەوەی کەوا لە ماناکانی لێکبینەوە، چی وەکو ئەوەی کە خۆی کۆمەڵێک کێشە و پرسیاری فەلسەفی ئەو وروژێنێت لە ڕاستیە دوای مردنی پێغەمبەری کێکە لە هۆکارەکە لە سەرەکیەکانی سەرهەڵدانی بیرکردنەوەی فەلسەفی لە دنیای ئیسلامە. هەر لە پەیوەندیە بە هۆکارە ناوەکیەکانەوە یاخود هۆکارە ناوخۆییەکانەوە کە لە دنیای ئیسلامە هەبنەهۆی سەرهەڵدانی بیرکردنەوەی فەلسەفی، ئێمە ئەتوانین قسە لەسەر هەموو ئەو کێشانە بکەین یاخود ئەو کێشە زۆر دیار و گرنگانە بکەین کە دنیای ئیسلام دوای مردنی پێغەمبەر کە تێدەپەڕێت. لەوانە کێشەی خلافەت، ئەوەی کە کێ ئەبێت یا کێ ئەتوانێت جێنشینی پێغەمبەر بێت. هەمووتان دەزانن کە بیست بێتان مەسەلەی مشکلەکانی ساقیتی بەنی ساعیدە و کێشە لەسەر ئەوەی کە کێ دەبێت جێنشینی پێغەمبەر و ئایا خەلیفە ئەبێ لە قوڕیش یا میلەتەکانی یا قوڕیشە و خەڵکی تری عەرەب ئەتوانن جێنشینی پێغەمبەر بن. ئەو کێشانەی کە خلافەت دروستی ئەکات و قرسی جێنشینایەتی پێغەمبەر دروستی ئەکات کە دوجار ئەبێتە هۆی ئەوەی کە ئیسلام لە ناوەڕاستە وەکو شووتی شەق بەشێکی شیعە و بەشێکی سونی، کە شیعەکان باوەڕیان وایە کە خەلیفە ئەبێت یاخود جێنشینی پێغەمبەر ئەبێت خوا دەستنیشان بکا و باوەڕیان بە حەزرەتی عەلی و بە خواتانی حەزرەتی عەلی هەیە وەکو ئەوانەی کە مافی ئەویان هەیە جێنشینی پێغەمبەر بن. ئەهلی سونەش بە شێوەیەکی تر بیر لە کێشەکە و بێباوەتەکە بکەنەوە. یعنی یەکێک لەو کێشانە گرنگانی کە مردنی پێغەمبەر دروستیەکا بێتە کێشەی جێنشینایەتیکردنی ڤیلانی کەسێکەوە، و ئەم کێشەیە ئەبێتە هۆی سەرهەڵدانی جۆرێک فۆرمێک لە بیرکردنەوەی ئەتوانم بڵێم فەلسەفی کە پەیوەندی بە کاری سیاسی و پەیوەندی بە کاری کۆمەڵایەتی و چۆنێتی ئیدارەدانی ژیانی سیاسی و ژیانی کۆمەڵایەتیەوە هەیە دوای مردنی پێغەمبەر. یەکێکی تر لەو کێشانە بریتە لە کێشەی بکەنی گوناحی گەورە، ئەو کەسێک کە گوناحێکی گەورە ئەکات، قەتڵێک ئەکات، زینایەک ئەکات، بۆ نمونە ئەم کەسە کافرە یا موسڵمانە. طبعاً کێشا و کاتە دروست دەبێت کە هەندێک لە خەلیفەکانی ئیسلام خۆیان خەریکی ئەم فعلان، خەریکی تاوانی لەم جۆرە، و دوای ئەوەی کە بۆی شەڕی جەمەل و شەڕی سەفینەوە ئەسحابەکانی پێغەمبەر بەرەبری گیانیەتی و هەزاران کەسێکی ئەکوژن. ئەم پرسیارە دروست دەبێت ئەمانە چۆن ئەسحابی پێغەمبەر، ئەمانە چۆن ئەچنە بەهەشتەوە، و هەندێک ئەوانەی کە دەستیان بەڵێتیەوە ئەگرێن شەڕانیان لەو قسانی دەکرێن و عاشقین بەشە، یعنی خوا مردەی بەهەشتی پێداوە دەشت. خدا چۆن مردەی بەهەشتی داوە بە کەسێک کە موسڵمانێکی دای خۆی ئەکوژێت یاخود دەکەوێتە شەڕەوە لەگەڵیان. هەندێک تێکستی قورئانمان هەیە کە زۆر بە کورسی و بە خەتەری باسی تاوانی کوشتن ئەکات. ئەمە بێتە سەبەبی ئەوەی کە ناو دنیای ئیسلامە ئەم موناقەشەیە بە گەرمیی سەر هەڵدات کە ئایا ئەوانی کە گوناحی کەبیرە کە موسڵمانن یاخود موسڵمان نین، کردنی گوناحی تاوانی گەورە واتە کە ئینسان لە ئیسلام بسەڕێتەوە یا نا. طبعاً لەم ڕۆژانەیە لەگەڵ دۆستێک مناقەشەیەکی تۆزێک کە توانیمان هەبوو بێتەوە بەهەحاڵ شتێکی سەرپێیی و بەڵام هەر وەکو نمونە ئەمەیە پێتان بڵێم کەسێکی ئیسلامی و بەهەحاڵ وتم تۆ باوەڕت وایە کەسێک باوەڕی هەبێت کە دوو خوا هەیە کافرە، وتم چۆن؟ وتم ئەی داعش ڕۆژانە هەڵسە بڕن واکەن و ئەوانە کافرن وتیان نەکەون بڵێن ئەوانە کافرن. طبعاً ئاهلی سونە ڕێیان وایە کە ئینسان بە گوناحی کەبیرە کافر نابێت، خەواریجەکانەوە ئینسان بە گوناحی کەبیرە کافر بێت. بەهەرحاڵ کێشەکە وتم تا ئێستاش ئەم کێشەیە هەر بەردەوامی خۆی هەیە،
هەندێک تاوان هەیە کە ئینسان دەرەکات کە ئاین ڕۆڵی ئینسان پێی کافرە لێبوونە بەڵام کاتێک کە بەراوردێکی بە هەندێک تاوانی کە ئەوەندە گەورە نییە تاوانە ئەوەی کە بۆ ئینسان کوفرێک دەبێت دەربچێ هەندێک مجاهیدی ئیسلامی قسە لەسەرەوە کە ئەگەر کەسێک نوێژی گەورەی نەکرد تاوانی مەغریبە ئەوە کافرە گوناحی ئەوە زیاترە کە تۆ نوێژی گەورە نەکرد تاوانی مەغریبە یا ئەوەی کە ئینسانی بەڵکی دادی بچێت کێشەیە ڕاستی یانی بەرحاڵ ویستم نمونەکە بخەم بە چاکان بەباشی یەکێک لەو کێشە گەورانەی کە ئەو کێشانەی کە ئەبێتە خۆی سەرهەڵدانی بیرکردنەوەی فەلسەفی لە دنیای ئیسلامە دوای کێشەی خلافەت دیکە لە کێشەی بکەری گوناحی گەورە دیاڵانی کێشەی مرتەکیب الکەبیرە دوای ئەوە کێشەی قەزا و قەدەر طبعا هەندێک لە خەلیفەکانی ئیسلام دیسان خەڵکیان کوشت و ستەمی زۆریان لە خەڵکە کرد و ئەم کێشەیە تقریبا داڕادێت بە شێوە لە شێوەکانی دەرەوە بۆ سەردەمی حەزرەتی عوسمان خۆ حەزرەتی عوسمان والیەکانی زۆر گەندەڵ و خراپ بوون و خەریکی فەساد بوون بەهۆی ئەوە شۆڕشێک ڕوویدا کە ئەم خەلیفانە ئەم والیانە لێدار بکرێن مەسڵ و لە ڕابڵی کوفە و لە بەسرە و لە هەندێک شوێنی تر وەدواجار خەڵکە کە شۆڕشیان کردی حەزرەتی عوسمان باوەڕیان بەوە بوو کە حەزرەتی عوسمان خۆشی کێوە بلاوە لەبەرەوە پێیان گوتیان بە زەحمەت وەرە خوایەوە لەسەر تەختی دەسەڵات بەڵام حەزرەتی عوسمان قسەیەکی مەشهوری هەیە ئەوە کراسێک کە من خوا پێ بەرم ئامادەمی دەکەن یعنی گوڵەی نەزەریەتی تیۆکراتی لەبارەی دەسەڵاتی ئاینیەوە خۆکە ئەو خەلیفە جێگیری خوایە نەجێگیری پێغەمبەریش و ئەم مەسەڵێکی دینی پیرۆزە ئینسان خەڵکبەری هەر چۆن بێت ئەتوانێت دەستی پێوە بێت و هەندێک لە خەلیفەکانی ئیسلام بەڕاستی گەشتبوون بە ئەو فەزاحەتەی کە خەڵکیان نەکوشت یانە دەگەر موسڵمانێکی بۆ باشترەوە لە کافرێکی بۆ جەهەنەم معاویە قسەی مەشهوری هەیە هەڵێ ئێوە میلەتێکی باش بنایە خوامی زاڵم ئافریقە سەرکان قسە و تەسەوراتی ئەلەم رابطە کە ئینسانەکان و پشتانەی کە ئەیکەن پێی هەڵەسەر قەزا و قەدەری خوا خوانشاری مسلون بۆیە ئەم مرۆڤانە ئاوا و ئەمە هەبێتە هۆی ئەوەی کە ئەم پرسیارە لەناو دنیای ئیسلامە سەر هەڵداکایە ئازادی ئینسان کوێ بڕەکە و ئایا ئینسان چەند ئازادە لە خەڵکوکەوت و ئازادە لە هەڵوێستی ئایا بەڕاستی ئێمە بە قەدەرێکی زانی پێشوەخت بەڕێوە بڵێین بۆ جۆرە ئازادیەکمان نییە یاخود ئازادیمان هەیە مەعتەزیلەکان زۆر پێ لەسەرەوەدا ئەبێت کە ئینسان ئازادە و لە بەرەوەی شەوە ئینسان دەرپرسیارە لە هەڵسوکەوت و لە کردەوەکانی خۆی بەرامبەر بە مەعتەزیلەکان تەسەوراتی جەبریمان هەیە لە ئیسلامە کە پێیان وایە ئینسان وەکو پوشی بەرباوە خوا چی لە جاران نووسیبوو هەر ئەوەیە و فەرمودەمان هەیە باسیەوە کاتە ئینسان دەستیگای کێرا کۆمەڵێک شت لەسەری هەنووسێت ئەگەر شتان لەسەر ئێمە نووسراون لێپرسینەوەی ئەو دنیا و بەهەشت و جەهەنەم و شتانە معنای چێتەوە ئەگەر لەسەرمان نووسراون و ئێمە ئازادین لەو کردەوانەی کە ئەنجام دەکەین ئەو کاتە مەسەلەی توانە و دەسەڵات و ئیرادەی ئیلاهی چی بەسەردێت سنووری ئازادی ئێمە کاکوێیە سنووری دەسەڵاتی خۆڵی کاکوێ ئەمە ئەبێتە باڵەمێکی دیکە لەو کێشانەی کە ڕاستیا بێتە هۆی سەرهەڵدانی بکردنەوەی فەلسەفی لە دنیای ئیسلامە یەکی دیکە لەو کێشانە من یەکەم جار وتم دوان هەستیا بەڕاستی بۆ کارە ناوخۆیەکان کە لێرەدا هێناون زۆرن زۆری باشن چەند هۆکارێکی پێمانەماوە کێشەی عەقڵ و نەقڵە ئاماژەیەکمان پێدا کە محوەریبوونی تۆیستی قورئان لەناو دنیای ئیسلامە دوجار ئەبێت هۆی ئەوەی کە ڕاوەندەوەی لە ڕێگەی تەئویل و تەفسیری جیاوازەوە بۆ قورئان و دروستبوونی بیرکردنەوەی جیاواز لەبارەی قورئانەوە و ئەوەی کە ڕوودەور لە موسڵمانەکان ڕێباز و تێڕوانین ئاینی جیاوازن بۆ دروستکردنەوەی کە هەرێکیان ئەوێت بەهۆی ئاەتەکانی قورئانەوە پاساوی دروستبوونەکانی خۆی جدا بڵێن بۆچونی من ڕاستە لە بەرەوەی ئاەتەوە ئەفەرمێ وتیان بڵێن بۆچونی من ڕاستە لە بەرەوەی ئاەتەوە ئەفەرمێ ئەمە ئەبێتە سەبەبی ئەوەی کە کێشەیەک لە دنیای ئیسلامە سەر هەڵات بەعام تەرجمەکردنی لۆجیکی ئەرسطۆ زۆر کاریگەری لەسەر سەرهەڵدانی ئەم کێشەیە هەیە
أبيت هو يقول كشيء لبنية الإسلام سهولات بس لبنية نيران عقل ونقل كاتك تكستيك علمي قبل دقيق في القرآن يأخذ فرميديش في الغنبات لقوا راستيش عقلية بشوانية بكونه شخصية شيء إما شوين عقل كلي يأخذ شوين غوارتي تكستا علمي كلا تكستا في وزن أوكي بوشونا كان دور اللمباري وأمش بشوية شوطانه أتوانو دور الجيسان الإسلامي في دور عدوبة الدنيا الإسلامي في دور عدوبة كسانك وان هم وكو ظاهري وكو أهل السنة وكو بابلي سلفي وكو لجيت ناوي جيجايا كباورا ما يكلمة بهموش يتبت واربطات في وارد فينا وباورا دوست أنا هذيك والله كان يجيني ولكاتك كتعارض نقول كيف لبين عقل ولبين نقلة يعني لبين عقل للقرآن الحديث الرويدة إما لعقل كمان تخين له شوين دقة في وزكان كريم دبلي أم دقة في وزانا في كسر كنتلا مع عقل بدأ جرانوا في سلطان الإسلام بالمشتي وملك رشيد فلسفي تلنا ورشيد بعضين تزديد تلنا الإسلام باول أنواعك كريستا إما لا يندرس عقل كامل لأن عقل بغيث تفكير شيء نقول كيف لبين عقل وبين دقيق كيلو زار دروسة ديارتين تستمين لأيتين تصورات فلسفة كأنه بعيد عندما ينصف بالنسل كأنني ابن رشد ابن رشد زور بصراحة كثير كأنني فصل المقال والله من يوم تسأله شوية أتوقع ما بحمو شوية في الاستعلام عقل فيه لذلك عقل أو رسول الله استقيمين خوايك للعلم الرجيل شوية ولبقى هو تكليم الجسد أساسي عقله فقال ما عقل ما بين تكليف ما نسميه وهذا اشتري عقل ما نيبري ويقول تكليف وما لنا كتباوري كلهم ولبقى هو أجل إما دنياين لحقيقة عقل يكان ظلم دنياين دلالتي تكستعين كان راسه تكستعين كان بتاجد القرآن بمان دولية تظلم أمانة تقيق أما تقيق كذا أما قصير خواهد ظلم أشيرت من لو هذيك أم معنى أبيني ميلي لبلو كاتك راستيك عقلي كاتك فاتك يأخذ رأوي حقيقة الجدة في الشوارع كجوانا جواز نظام واتاي هو وتي واتاي واتاي في كيلوزا كيلو يوم في بالنسبة لأني عقل بلي وأبدأ قبل شوية تفسير معناه في تنظر راسي عقلانية بوجه طبعا يمكن كتير وكالكان ككبير وكالة زور تعزية بالنسبة لوكالكانيكا وحتى استشهد من الإسلام بدواني خويها بالتالي كشيء كردن لشناس رام كردني إسلام خوي طبعا كشيء كردن لشناس كشيء لدو أيتبون لدو تقربون بنشاطين وبأي كانت ينال دنيا الإسلام دروسه وأما بيت كويس حضان كاي يأخذ زانستي كثير في زانستي كلام كناس السعادة وساتارة كلا حضان عقلي ويأخذ حضان فكري بشري جديد وبدي كردن لا بلغة كان الإسلام وهذا ليش له كان مثل حضان بالتكنولوجيا فلسفة الدنيا الإسلام بالتالي وفلسطيني عقل بو برجي كردن شناسي إسلامي بو برجي كردن أو غاس يعني لأنه كيلوبار بأي إسلام هاي فكذا برامبر أي كان برامبر معنويزم برامبر يعني زرتشتي برامبر يهودية المسيحية هم هو أي يعني تلك مسلمان لقوا يعني بركوتين هذه ولذلك كلا ولا راسية كعماش كم جزء كان كم سنة جاهز حول كتير أدينين تقوي سهولاني بالتكنولوجيا فلسفية الدنيا الإسلام بالتالي رام كردني إسلام رام كردني إسلام شبه معناه هو كتابخانة يأخذ بالتكنولوجيا فلسفية أو قوى الدنيا الإسلام كلها حول قواعد كإسلام بشيوي بجوي كان سوى تفسير ذاك لقوم يقولون كان هو دوجنجة
يعني الإسلام تستمر بأول تصور بالبعض وجنون ولجأ باوري كخوي هيتي ورامبتني الإسلام بمعنى أو كهنت اللواني كتقول الإسلام باور الإسلام إحنا نجيبه كالجاجية بتعبد عن خواني دراسية شخصية جولة وخواني أي مزين وخواني بالتكتوري في النوع ونمنا إلى مكان نأخذ من هذه خلطي سوريا أو خلطي مصر وخلطي سبب شخصية كان تلك ميراثي عقلي وفكري وكلتوري ومن لا بس يعني أمانة المسلمان هذا نظام يعني الإسلام وهو شو ما سأتعرف في خوان يأخذ له قبل بعض كذا في خوان درته وإذا أنا الإسلام ما زور الراشي حسي يكون في الدنيا باشة لأنه وصومالك تكستي فلسفي وتكستي إسلامية بوني ديانتي زرشتية كين بوني ديانتي معنوية كين بوني الدنوسيزم وكيمسيزم وبوني حزان شريكي جوازة كين برانجبلن أو روالته أو واقع سادية لن يدوي عالية بوني لها وقتا بشوي كان جيلو كمسلمان كان جلو كتحلقات في الدنيا هو رجتو ربازي تايبت دروسه بوي كإسلام بيتنا وروج وزارة الكلمة تايبت أخوي هيتي فلا يكتري شو أو أن خوف يعني كمسلمان من باورهم بالإسلام وخواني كسوري جوازهم هو كإسلام وذلك كان كفارس يعني بشناسي تايبت إخوان ولا بيباوري شاروي تايبت إخوان طبعا سترى هونية كان بروسي خيانة كردنا يأخذ يا بروسي خيانة رواح بجوانه ورنجة من قوم براسي قناعة من مسألة أو شوية زور إيجابية أبي في النوم لبالي أبي في النوم زور إيجابية وبراسي زور تقوي بتعرف أمي يوهنا زور تقوي دوما من كردني زور الإسلام زور تقوي كإسلام رمز جوازي وطول برامج جوازي وبمعنى قول جواز تقوي طبعا دواء ويكا اسمان لا كريمتين يا جامتين وكان سهولان فلسفة إسلامية شوفوا كايدا لكي شوفوا كايدا وكي رنجا أم تسيارة في كذا زوجيش طبعا نسبة كذا وأم درجة واحد في إستا مشاركة في بداية الزوج الشغل كان فريق خير يرنجا لا هم كانوا تسيارة هذه بوشي فلسفة إسلامية فكابو فلسفة فلسفة إسلامية في إستا ولناهم باب وباس وكيشو يجيبوا الثانية هو إسراء كمقصد فلسفة إسلامية. بالرواية ستقدم مثلا فلسفة إسلامية برمجي لغاية بديها وشندين هو طبعا زور كتير بس لا شن برمجي كمان بتعرف بأن شخصياتي كما تستعين بيعيش. ستقدم فلسفة إسلامية زور كيستا بوهمي لنا قوانين كادرين مسلمان. ويكا أشنافكم بالإسلام كتير راسية أو إسلامي كأنه في أشناء ومن مثلا مسلمان بشوي بشتي في أشناء دراسي لباشرين حالتات تايبة كالإسلام تجمعشتني كالدار الإسلام أو إسلامية جو لك الإسلام بشر الإسلام أخلاق الدولة وخوتم تجمعشتني في تايبة جاية ولا إسلام كذلك الإسلام الحنين وبالمشكلة الإسلامية الإسلام في بيان تايبة الإسلام معناه يعني كمان الراسية إسلام معناه شندين إسلام معناه شندين تايبة الإسلام معناه برنترين يعيش لبرنترين وتبان الإسلام بالجلا إسلام فلسفي إسلام أيضا سوف كان الإسلام أمانة بشيء هو جواز لو إسلامي كأما أشنان في الفيديو هو جواب و باوريان أبوا ولنا مسلمان خوينا وزوجة كشي كشوا بيرتي فرصو تكفير كراو الانتظام راو نراو وهندجان كوزاو وهندجان تنانت لبوا كان هنراو نتبرو جاري كتير سوكين راو نتبرو جوزان بلان براسي فلسفة إسلامية يأخذوا إسلامي كسبكان مسلمان إسلام باوريان كيرتي إسلامي كتير إسلامي كتواو شعر إسلامي وإسلامي كتواو يعني عقل وإسلامي كتواو قبل التوليرانس وكان وبسل أوامر
ئێمە موسڵمان بێبەشین لەم ئیسلامە و بە هۆکاری جیاواز بە درێژایی مێژوو و هەر لە منداڵیەوە ئیسلامێکمان دەخواردراوە کە ڕەنگە تووشی کێشەی گەورەی کردوین کە هەندێکی ئێستا بە چای خۆمان هەبینین. ولا راستيا كيف لا الإنجليزي في الترجمة تركيا لا يعني السودان يما تستقبل كثير يما بقول كأقصى سر ومرة كشيء في شيء في إنتاجها إسلام ومسلمان يما هو كمية مسلمان من عنده كمية إسلام في أنا وين طبعا كشكان هذا وكان زور وكان زور تنظيم شيء ما شيء كوس اللي ممكن يساعدنا الإسلام في العملية وأنت شأنك الموضوع بينهين دراسية هذا كشكان إسلامي لو كان يوكل جاهنان وكفرندين وكيشكوتين وكباشكوتين وكهزاران كشيء لو شوية حتى هذا دوار كشيء شبه تصوري من أبي عموما الناس وقتين وهم بترسمه كشيء إسلامي سياسي وشيء مشكل بتعيبات إسلامي كندرو دور بتعيبات أو تعيبات كندرو إسلامي كبنزيد معنا ومجبور مشاهدة جوافي كبير داعش صدور هي سروي كأنها معاملة مخابراتي أو لا صدور بابا تزور أكيد بەڵام ئەگەر دوای بۆ خۆمان نەکەین ئەم دیاندا کەلتوری ناشرینە هەڵقوڵایی تێگەشتنێکە لە ئیسلام و بەداخەوە ئێمە تا ڕادەیەکی زۆر کاتێکا سەیری دەکەین بە ئاسانی پێمان ڕەت ناکرێتەوە بە ئاسانی پێمان چارەسەر ناکرێت کە فەلسەفەی ئیسلامی ڕەنگە لەمەوە بتوانێت هاوکارێکی زۆر لەوەی پێمە بکات بۆ ئەوەی کە وەکوتم بە ئیسلامێکی ترش ئاشنا ببین لەبەرەوە بەڕاستی قسەکردن لەسەر فەلسەفەی ئیسلامی لە دەرمان زەڵوترە بۆ ئیسلام خۆت و بۆ موسڵمانان خۆت. طبعا کێشەکانی عەقڵی موسڵمان زۆر بەڵام بە شێوەیەکی زۆر خێران ئاماژە بە چەند کێشەیەک دەکەم کە ڕەنگە هۆکاری کێشەکانی تریشی ڕاستیە. یەکێک لە دواترین ئەو کێشانە بریتە لە پشتکردنە عەقڵ بە شێوەیەکی تەواو و دەقپەرستی. بۆ خۆتان دەزانن کە چۆن ئێمە هەموو کێشە و مناقەشە و گفتوگۆکانمان لەگەڵ دوژمنەکان و لەگەڵ دۆستەکانیشمانە دوای بەوەی لایەکێتەوە کە کێوای طبعا ئەوانەی کە وا ئەڵێن ئێمە ئەبێت پەیڕەویان بکەین ئێمە ئەبێت جویان بکەین زۆر جار کەلمەی خودا و پێغەمبەر نین. شوانەوە جاری وهەیە ئیمانێکە، جاری وهەیە مەلایەکە، جاری وهەیە زانایەکە. بۆ خۆتان دەزانن کە هەموو ئیسلام دنیای ئیسلام لەسەر دابەشبووە بەسەر بەتایبەت دنیای ئیسلامی سونی دابەشبووە بەسەر چوار پێنج مەذهەبە. ئێمە دوجار لە ڕاستیە پێڕەوی لە ئیسلامێک بکەین کە چاک و کە دەستکردی بۆ نمونە ئیمام شافعی یا ئەبوو حەنیفە یا مالیک یا ئەحمەد کوڕی حەنبەلە و دەقەکانی ئەوان لە ڕادەیەکی زۆر وەکو دەقی قورئان و دەقی فەرموودەی پێغەمبەر چێگەی. طبعا کێشە زۆرە لەسەر ئەوەی کە ئایا دەقی قورئان و دەقی فەرموودەکانی پێغەمبەر وەکو یەکوە، بەڵام ئێمە لەبەر ئەوەی کە دەقپەرستیەکی زۆر سەری لەناو کەلتورمانە سەری هەڵداوە هەمووتان ڕێک ملاحەزەی بەوە بکەن کە بەڕێکی زۆر لەناو کێشە و لەناو مناقەشە و لەناو گفتوگۆکانە مەسەڵەن قورئان پەراوێزکراوە یعنی ڕەوتێکەیە لەناو دینی ئیسلامە ئێستا پێویستە ڕەوتی ئاهلی قورئان ئەوانەی کە زۆر جەخت لەسەرەوە کەن کە پێویستە بگەڕێنەوە بۆ قورئان. ئەم ڕەوتە لە خۆیەوە دروست نەبووە، لەوە دروستبووە کە لە ڕاستیە ڕۆژێکەوە دیسێت سێرەکەی قورئان خراوەتە وناوە ئەوەی کە ئەخوات ئەوەی کە کێشەکان لەدلا ئەکاتەوە ئەوەی کە حەڵال و حەرامەکان بۆ ئێمە دەستنیشانە کاتە ڕادەیەکی زۆر حەدیثەکانی پێغەمبەر و پیرۆزی موسلیم و بوخاری نزیک بە پیرۆزی قورئان بووەتەوە. ئەگەر بینێ لەوەش خۆنەکەوە دوایی ئەبوو حەنیفە و دوایی شافعی و دوایی نەزانم فڵان ئیمام فیساد ئیمامی ترە و محەممەد کوڕی عەبدولوهاب و کێترە و کێترەکە ئاشۆدۆکسێتێکیان دروست کردووە کە هەمووی بە دەقتەنداوە
وإنسان ناتوانێت بیر بکاتەوە بە شێوەیەکی عەقڵی دروست کە ئەمە بۆتە هۆی سەدان یعنی کێشە و سەدان بۆ کاری جیاوازی هەیە ئەم کێشەیە لەناو دنیای ئێمە یەکێکی تر لەو کێشانە بە بڕوای بریتە لە پشتکردنە ڕۆح و مانا و داهاتوو یعنی ئێمە دنیای ئیسلام بۆ موسڵمانان بە شێوەیەکی گشتی بەڕاستی پشتیان کردوێتە مەسەلە ڕۆحیەکان پشتیان کردوێتە تەنانەت بەداخەوە مەسەلە ئاکاریەکان و پشتیان کردوێتە مانا پشتیان کردوێتە دەلالەتی حەقیقی هەڵسوکەوت و سلوک و تەسەڵوت و تێگەشتن و تەنانەت ئەو پەرستنانەش کە ئەنجام دێنێت و بە شێوەیەکی زۆر سەیر ئینسانی موسڵمان پشتی کردوێتە داهاتوو بەرامبەر بەمان تووشی ڕابردوو پەرستیەکی سەیر بووە سێرەتی ئێستاش لەناو ئەو کێشە و گرفت و خلافات و بەڵێن دەنگ و بەزم و بازاڕانەیە نزیکە چەند هەزار ساڵ لەمەوە پێش دنیای ئیسلام پێوەی ناوان بووە ئایا چۆن دەزمان بووین لە کاتی نوێدا ئایا چۆن تاریخ بگرین ئایا چۆن قوربانی پێشکەش بکەین ئایا چۆن جار کاتنێش بکەین بەسەر چۆنی ژێر نەماوە وەکوتم بەڕاستی یعنی چەندین دەرکەوتی جیاوازی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم لەو کێشانە گشتیە لە پشتکردنە ڕۆح پشتکردنە مانا و پشتکردنە داهاتوو و ڕابردووپەرستی یەکێکی تر لەو کێشانە بەڕاستی بریتیە لە من مەجبورم بە کورتەبزانە سەرخەم لەژێ کاتێکدا زۆر نەبم پێویستی لە کاتی گفتوگۆکانەوە بتوانین قسەیان لەبارەی واقعی لەدەستدانی توانای دیالۆگ و گونجانی شارستانی توانای گفتوگۆکردن لەگەڵ ئەوانی تر و تەنانەت توانای گفتوگۆکردنی ئیسلام لەگەڵ خۆی بە ڕێژەیەکی زۆر سەیر دابەزیوە لەوە خۆتان دەزانن کە شیعە و سوننە لە وەکو نمونەیەک لە دنیای ئیسلاما چی بە یەکتری یەکەن ئەوەی کە شیعە و سوننە بە یەکتری یەکەن هیچ جوولەکە و کافری پێیان ناکات یعنی تەنانەت ئیسلام توانای گفتوگۆکردن لەگەڵ خۆی لەدەستداوە و ئەو دابەشبوونانەی لە دنیای ئیسلامە هەیە لە ڕاستیە هەمووی هۆکارە سەرنجێتی بۆ لەدەستدانی توانای گفتوگۆیە ئەگەڕێتەوە دابەشبوونی ئیسلام بەسەر چوار مەذهب بەسەر چەندین مەسەلەی عەقائیدیە بەسەر شیعە و سوننەیە بەسەر ڕێژکە و لەبازی جیاجیایە هەمووی باس لەوە ئەکات کە موسڵمانان توانای ئەویان لەدەستداوە کە تەنانەت لەگەڵ خۆشیان قسە بکەن لەبەرەوە من شافعیم و خواحافیزی بێ تۆش حەنەفی بۆ خواحافیزی بێ من سوننیم تۆش شیعە بۆ خوات لەگەڵ بێ تۆ بە ڕێباز و بە مەذهب و بە تێکست و بە ئیمامەکانی خۆت و منیش بە ئیمامەکانی خۆم و کێشەکان ئەوەیە بە من شافعیم تەواو ئێمە حەنەفی تەواو ئێمە سوننیم و تەواو تا ڕێگەیەکی زۆر وەکوتم ئیسلام تەنانەت توانای گفتوگۆکردنی لەگەڵ خۆی و توانای گونجانی لەگەڵ خۆی لەدەستداوە ئەگەر بینە سەر توانای گونجان لەگەڵ شارستانیەکانی تر و لەگەڵ میلەتانی تر و لەگەڵ تەمینەکانی تر چوزان لەگەڵ ئەوی دی ئەوەی تر بەڕاستی ئەگەر باس لە کارەسات باس لە دۆخ و دەرکەوتەی مەترسیداری وەکو داعش بۆ نمونە و ئەم توانای گفتوگۆ و دایالۆگکردنە لەگەڵ ئەوی تر گەشتووەتە دەرەجەیەک مێدانتێکی سەیر لەناو موسڵمانان دروست بووە کە پێوترێ عەقڵی موعامەرە یان نەزەری موعامەرە ئەوەی کە وازانن هەرچی لە دنیای ئیسلامە ڕۆیە هەمووی فیت و فەلەجی دوژمنەکانی ئیسلام و ئەوە زارەنیزمی جیهانیە و ئەوە دینی سەڵیبەکانە و ئەوە نازانم چییە و ئەوە لە جۆ هاتووە ئەوە جنۆبێت لەژێرەوە هێناوێتی يعني يكبر مني في زور سيد برامبر بالدنيا الجرة وبرامبر بالشخصان كمان كل كاتكا كإسلام بسدين زياري إخوة بجوتي تربوة هذيك كتير لو كشانة زور بخيرين أما جيك يعني بريكا لا حاجات كردنهم كتير نوع الإسلام يعني لراسيا إسلام فقير وحتى جوا أندازة خالد وتولى معنا بتعبت وقوت معنا روحي ومعنا أخلاقي كان بور بشتكي ڕووکاری ڕووکەشی خاڵی لە هەر مایەکی ڕۆحانی قوڵ و هەندێک جار تۆ یعنی نوێژکردنەکان ئینسانەکان وەکو جۆرێک لە عادەت و قوڵ
ئەو شتانی لێ هاتووە فەرزشەکانی تر ئەومانە وحی یاقوبانی کە پێویستە هەیان بێ نیان ماوە لەبەر ئینسانە بینی کە زۆر زۆر پابەندە بەم دروشتن و بەم باڵێسی و ئاینانەوە ڕۆژی ناشێت و نوێژی ناڵات و بەڵام حوسڵەی ئەوەی نییە کە شان بەشان پێ احتیمالە پێشە بەناویتەندا لەبەرەوەی کە زوو بڕاتەوە فرێ دەروان پێ بکرێت سێبەتی پێشی هاتی چۆن مەسەلەن زۆر یعنی لە کاتێکا کە بەحساب مانای قوڵی ئەم فەرزشانە بریتێرەوە کە ئینسان پێویستە بکەن کە تحملی بکەن ڕۆحانیەتی امتیازیات بکەن لە پێبوونی امتیازیات بکەن سێرەی لە پێشەوانەوە ئینسانێکی کەمجی قوڵ و ئینسانێکی لە تحمل و ئینسانێکی بێتوانە لە مامەڵەکەتن لەگەڵ ئەوەی تێ دروست بووە بەتایبەت و بارکردنی ئیسلام طبعا لەلایەکەوە ئیسلام وەکوتن هەژار کراوە خاڵی کراوەتەوە لەمانە لەلایەکیتەوە بار کراوە کۆمەڵێکی زۆر مانای کلتوری و بەتایبەت مانای سیاسی و مانای نەتەوەیی خراپ یعنی بە شێوەکان ئیسلام وەکو کەڵکێک وەکو نەتەوەیەک وەکو دەمارگیریەکی تایبەتی لێکراوە دەمارگیریەکی سیاسی تایبەت یەک جملەماوە ئێڵەن کە طبعاً بۆ چارەسەرکردن جۆرێک لە جۆرەکان مامەڵەکردنێکی ئیجابیتر لەگەڵ هەموو ئەو کێشانەیە بە بڕوای من گەڕانەوە بۆ فەلسەفەی ئیسلامی بۆ ئەو دیدە لەبارەی دنیاوە کە فەلسەفەی ئیسلامی هەیە بۆ تایبەت لە ئیسلام کە پێشکەشتانی مسلمان پێشکەشمان یەکدان باسی لێوە ئەکەن خەنە بەرچاومان پێویستێکی زۆری هەیە وەڕەنگە بیرۆکەیان بابەت و پۆست و چەند دانیشتنی قسمەتیەوە هەیەوە هاتووە و زۆر سپاس. دەستخۆش بۆم مامۆستا هاشمی زۆر سپاس دەکەم بۆ سیمیناری بەڕاستی فۆڕەتی ئەشرەفی پرسیدوو و بۆی ئێوەش زۆر بێتاقەت نەبین بۆیە کاتێکمان زۆر لێر نەکردەوە ئێستاش ئامادەین بۆ پرسیارەکان هات. مسابقتي ماسكتنا فلسفة إسلامية ليالي في معنويات ليالي في النوام وقرانا موضوع استخدمي كبير استخدمي أصلي سهلي سنا زور ما في هو هي شركة تيجي زور سقط هو مكان هي كقرآن مستسلم لا ويك هني كسبي وسكام شوي رحنا أما يشتون كم خوش وسلنا بعض لهو كان شبكة كبو خوش يعني فلسفة إسلامية فلسفة عربي إسلامي فبراسيس الشواذ الإداري دروس بوا أو لا فلسفة كبو عربي إسلامي بس يعني على شيء تجاه أمر شيء عربي فلسفة إسلامية عربية. أقول لك دعنا كمية عربية. أجينا يكفي في إسلام من باختلاف كسي كيو هندي قربان أو في وايك دين الإسلام وايك الدوا أمهم فيلسوفهم شواذبي إنه جوازنا لفوقي يعني دينك وتعاليم دينك وايك الدوا في جواز فيها كشركة فبيجاني مسيحية وهن الدين ده إذا بعض لو الجناب وكهنة كاس مثلا بوي بيجي جوازه مثلا شو سيرام لتو كلام تنام فوق وغيرنا أما زيادة يوم مسلمان كأجر نكو إسلام شو كأمانة أنا جوانا هم أنا اللي حلال سورة وردي وأنا هم الأسباب السياسية لتشتو يعني أسباني أمانة شو كبيان يمتاني نكو أو إنك هو تعليم دينك اللي هم شواذ ذي فراسي الناس بس كان صورة كده أو الشوازي كل ده أخيرا كده سيارة اليوم الصورة يعني سيارة اليوم بالضبط ساكن حسب كل راس الشيء كم عقل ونقل مثلا يجي يشتغل كان يعني مثلا عقل ونقل شيء كعقل ونقل زورك لزاني مسلمان مداوتي أكثرية أشاعرة في أنواع عقل بكارهنا شيء ضرورية هو لو كاتك بكاره إنك هذا شيء يعني ضرورية لو كاتك يا ما غير ما نقول والله آيات كبيرة متشابهة نقوي كأما نقوم ببين لنا تأويل كردنا وما اللي بيوقف باطنية كان ما عندي إمام الغزالي بشيء تمانين لردان وجردان وين فساد كده أنت مسألة كتير بس كردني قدر
هذا أكثرية مسلمان رواية رواية علمي إخوائي هي كثير وزي علمي مطلق لو كانت عملي عبد كثير وزي عمل أما بالشواسي كسبة علمي إخوائي لو كانت تعلق بس كبا عملي عبد وكيو في علمي تنجيسي يا هاي لو تصوري وكوش عراني اللي معرفي ولا قد قال كلي بس لو كان نعوذ بالله هذا علمي شيبواني هذا أبو عبد قلي فهذا إيش لخلاني هواك عبد قلي شيخ يعني فكرة جوازي زور كمان رجيتي زور كمان لا همو بيجي إسلامية كباورا جبريته أي جبريته كيش جبريته كي تهاو مطلق نبود وكوي كبرداني وشهرستاني ماسكه بس مسألة بعدين باخذ كاس مواني دخل السن جواز زور خطر النبي ظاهرة كان البيوتي أمانة فدائما تقول أنا وتصدقوا إذا أبيك باطل ومعنويات في النبي كانوا خالد من الدعاء بلان انفعالك خلاف أبيني يعني عندك فرسان زور بيان أبيني لا أهل حديث يعني وأنت زوج يجيب فرمودات بلان انفعالك زور خلاف أبيني لا قرآن كان قول شويك فرمودة يا كم طعم لا سامو شو كان ولا أي ساري هذا كل جاتو بربطي سكان جباز ولا أنا أستاذ زور سعدي مش حكومي موضوع أكبر رأي مشكلين ودي أنا كان رأي طرقاني شو ذكاني مرسي مشكلاني كنت هنا توانا أيديولوجيا شجاري كلاو دابنيا هولندا داعش إما داعش وداعشية وكو أيديولوجيا ببيني يعني وجود شيء إسلامي راديكال ثانيا ما داعشون كاتي كانوا داعشوا مثل تشبيه هو يبيعي كده لكن داعش باشا بسيارة قوية شن ملاحي لكردستان شن بنخوازي لكردستان كداعش وبلا ما يدري يعني فصاي عيني لكردستان بدأت يبراوا يعني بيان صالتي بي اتش كبيتو سرشكي اصاي خوي رخنا اجرن الله اسلام لكردستان بشوفي عملو هم يجوا كرد خلونروا هندي اسلام واسلاميزم لكردستان فصاي عيني بونكراو هزارات دون لكردستان كراو مفدو وزارتي هي وزيري هي راديو تلفزيون وغفار وروشنامي هي باشا شي تري الاسلام دو فلسفه اسلامي ابي نايو بني فلسفه شيعي اسلامي يا فلسفه سني اسلامي شنو نرايت الاسلام كان اي الاسلام نرايت الشيعة كان كمال برشار هي يعني فلسفه اسلام هذه شيء زور دون اللي فلسفه انساني شيعي برشار كان لنا اسلام كان برشار هي كوامي وهذا شو شغال يريع رولي أمنا مد أكاديمية لو زانبو بيما قاعدان زور لا هذا جدا سيجاوا لو ده شو كنا ودي شو أكاديمية بس فاصل بارزان كا كنتي كانوا كا زور ضريبة مكان كل شيء أصلا بس مش نوع صعب فرنسي هم بيجي زور قريبة لأسدا وبشي بهر جولي لو كان فلسفة إسلامية شو يقولوا برا أساسنا جدوا كل شيء خالد كانوا يقول يمكن خالد نوعه ديو سياسي إسلامه كبردوام بود السيستم يعني ديو سياسي إسلام بس الذي خلق خلافاتنا كبردوام شيء ديو فلسفة إسلام هو ليس ديو سياسي إسلام كقول إسلام سياسي بنيته دفاعشة جروبا كان يتبعوا السلفية الإسلام تنها لكم السوق سايش عبادة تعبيننا بشيء مهم كواي بدو ديو فلسفة إسلام ونبت قرآن كل قرآن خوي كما وصل
بەشوری درامەژی پێ قورآن خۆی ئیسلام هەبێتە سەمتەر و هەتا کۆمەڵ خۆی خودی قورآن خۆی بریتیە لە سڕینەوەی بەرامبەر و کۆتاییهێنان بە بەرامبەرێک کە لە دەرەوەی ئیسلامە بیر دەکاتەوە کە ئەمە دوای کردووە یەک پرسیاری یعنی کۆی پرسیارەکەم لە مامۆساوەیە ئایا فەلسەفەی ئیسلامی ئایا دینێکە بەرامبەر دەسرێتەوە چۆن فەلسەفەی یالاژێ دەدەن فەلسەفە چی بێ ئەگەر لەگەڵ دینە بریتیە لە سڕینەوەی بەرامبەر زۆر پرسیارێکی سادە بوو بەرامبەرەوەی ئێمە برین بڵێین بنەچە یا باڵێن سەرەتای کەساتی فەلسەفی لەناو کۆمەڵگەی عەرەبیدا لەسەر هێڵەوەی کۆنفرانس کامە من وای نابین ئەمەی دەبینم کاتێک تێکەڵاوبووی شارستانیەکان ڕۆدا کە زۆرێک بۆمان پێ دەڵێن کاتێک ڕۆم و فارس و ئەو شارستانیەکانی کە تێکەون بە ئاین پێشتر ئاین لای ئەوان پرسیاری بەچی دروست کردووە نەک لای کۆمەڵگایەک کە خواکانیان بەدوومە بەسم وایە ماڵەوە لەگەڵ خوایەکی بەدوودەکان لای ئەوان پرسیاری عەجیب و گەورە دروست ناکەن کە دواتر هەموو شتەکانیشان پێ نامۆ بووە ئەمێ کە پێم وایە نابێت بیبەستەوە سەرنجێکەمە سەرنجی دووەم ئەوەیە کە پێناسە و تێگەشتی جەنابەت ئەوەم شتەوەی پێ وڵێن کاری پرسیارەکە نەگەوە قسەی لەسەر ئەوەی پێم بڵێن ئەمە وایە ئەمە یەک دۆنیە ئەوەڵە داعش بۆ نمونە هەڵقوڵای زۆرجار تێگەشتی کۆمەڵگایەکی عەرەبی باش ئەگەر ئەمە وابێت بۆچی زۆرترین ئەوانەی بەشداری عەمەلیان بەشداری عەمەلیان بەشداری کردیناون زۆریان لە ڕۆژئاوەوە دێن تەداخل دەکەن ئەمە چیمە پێ بۆ کۆمەڵگای عەرەبی و دووەمی سێمیمە کە کۆتاشمە ئەوەیە کە وایە یعنی ئیسلام پارچە نەکرێ بۆ ئیسلامی سیاسی کۆمەڵایەت ئەمانە پێمان بڵێ بۆ وای دەکەین کۆتاش ئەوەیە کە کۆمەڵگای کوردی ئەم تێگەیشتانەی کە هەیەی زۆر تێگەیشتێکی تازە ئەسڵی خۆی زیاتران چونکە تۆ خاوەنی ناری و مەفی و حەمدی کۆمەڵە شارەی مەڵیان ناسی یەک پرسیارم هەیە سەبارەت بەو مۆزوعی مەسەلەی عەقڵ و نەقڵ ئەوەی کە لای بوتڕۆش دەڵێت ئەگەر دەقێکی قورئان ئەگەر لەگەڵ عەقڵی ئێمە نێگونجاوبێکی نەبێتەوە دەبێ وای لەبین لەگەڵ عەقڵی ئێمە بگونجێت پرسیارەکەی لەسەر ئەوەیە ئەو عەقڵە بێت عەقڵێک بێت نابێت عەقڵێک بێت کەوا لە ئەوە بەوە سوارەزوو بەشەوەندی خۆی تاکی ئینسانەوە سەردەبێت جوابێ وەرسەمی تۆ کە بێت عەقڵێک بێت کەوا ئەو دەقەم بگونجێت دەسوال دەست خۆشتان لێەکەم سپاس کاحمدەجان بۆ تۆی سپاس باسن وڵای من چەند شتێکم هەیە یەکەم لە باسی بوو سەرەتای بۆ فەلسەفەی ئیسلامی و بەژێ دانیشتنی خۆڕەکەتا نازانم ئاماژەوەیش نەدا بە خەونەکەی مەحموود بە وەرگێڕانی سەرجەم کتێبە فەلسەفیەکان نازانم بە پێوەیەکی لە خاڵ زۆرەکان نازانم تۆ باس نەبێ بیرۆ یان من هەروە بە خەڵکی بوێنگەدان نازانم شتێکی تر کە باسی فەصل المەقال فصل المقال تەنیا بەسی وکردنی شتە عەقلەکانی قورئان یا نەقلەکانی قورئان یا وەڵامدانەوەیەکی فەلسفەی ئیمامی غەزالی شتێکی تر فەلسەفەی ئیسلامی یاخود فەلسەفەی ئیسلامی لەکوێی جیهانی ئێمەیە یاخود بە شێوەیەکی کورتتر سوودێکی لە فەلسەفەی ئیسلامی بوو چ پەیوەندیەکەی لەگەڵ کورد و فەلسەفەی ئیسلامیدا أنا مجال سعيد يا أحمد يروي سعيد جد تقريبا السنة واحد من النقل قرانا هو أو كمان لو قلت أرسطو نزار سياسة سعودية في تأسيسنا يا أفريقيا يا أفريقيا يا أفريقيا الشام تقريبا نصير نائب الرئاسة الثانية
عدوه طبعا كان زور لناجم عندك تدي مثلا شابو بستان فور بيو سرنا كم براسي ويزور بين بيرانو سيدا سكان كم تساري بولا من دعية وكرا وعندي تبيني كاكل سرتاو كاك بريا براسي جبري كان زور لنا الإسلام نكم وما همون جبري بلان حسابك ما دوزي وتو نظري تسبيك تو باسي كرد كهيش نيجي الجبريات لراسيا ومشكلة هو جبرية كيا في عندي بسلوكي إنساني هو في عندي هو مثلا كمان إنسان شيء كم يرجينا بلان جبري كتير هيك دوري المرجي إنسانية هو فهو همو تقريبا بعض الإسلام المشكلة عندك لو معتزلين بيقولوا إنه جبرها جبرها ومشكلة جوري ما لجياني خونا بالدوام إن شاء الله ما شاء الله الأخواني كاتو والأخواني نزلتوا والأخواني كانالتوا كيان تصوراتوا سلوكوا بعض المشوازي كذبين كعمل بس لو كاتينا باورشي طوال من هو هيك هاتش إخواني كاناتي هاتش إخواني كنابت باشا اینجا تصوری که آنها برای دنیا و کتب آنها همو اوشتانی که مثل زیبی رو کنند بقی برنامه کی که وقت دار جواری خدای امانت مثلا دو منزه و کارساتی نخوشی نودی و بیفتی همون با تفسیر که کام خواهد زیبی که بتونم قوم خلاقی دو خواهم من یکاتو یعنی همون تصوری عقلی مطریتی دوی که اما خواهم من یکات يكون أتوقع سلسلة فيك مساحية أزادية ونجور الناوي بالتكنولوجيا الإسلامية. جا زور أما مسألة كلمة السيجارة كوابي بين وعقل تنيا أبي الكاتب بكار بهندك تجلس مع بيت. مشكلة هو عقلية بكاري علمية بكاري ناهي. الواجب يكتبوا كلمة لو كان يكتبوا كلمات يعني وزورات فلا يقولي أو كتعاقبوا وقوش برازيلية خليهم لي بس قينا لكم بلام لا أولادي شو أو ثاني كا ماجد كذي من هيش لقابلني راست مشكلة أو تصوري يستعير من الباب الإسلام وهمانا بانما أنا وكزور قادر دين الإسلام وفنجة الجرائم السياسي الإسلامي جاري فراوي بوانش أنا وكزور أنتي إسلامي ترواني من الباب الإسلام والبنواتها لفصول الزور نزيك ليكو مثلا جوش أول راستيا حرب كمان بشريك الزور حرب لا بشريك الزور حرفي بشريك الزور نصي وبشريك وشويكا ميو دقيقتو حاتو بمان بشتو آواسي الإسلام نا أو كسانا من كخومان بلايان الإسلام داني خومان سري خومان ميشين وخومان لو خليكين كتفسير كتير معناه كتير تيجشتين كتير لباري الإسلام وبرهم بيني نحو نشمان كرخلي إسلام بيجوا وكا همشتي كرخلي كي براستي چن بشوي رسم كيوندي بخودي طبعا جماعة الإسلام قوي وهي وشن كيوندي بروسي كي تشكيل كذا وهي كان بروسي لحظة وهو حقيقة لها يعني قط نظام بدوام مثلا في الوقت سلسلة كان يشتري في سواء في الإسلام أو يشتري في متغيرات بس كل هيج ثابت إكمانية متغير نبي هيج متغير إكمانية ثابت نبي لفترة جاء متغيرات كان بالمسارات سواء كان بالمتغيرات الوندي عقلي قدرتي عقلية موهية الوندي بتواناي تفسير وتأويل وتجسم بكل نوعية موهية الوندي هو هيك إما كلمة فلسفة زوجة التي معناها شن توانا من هي اشتراك بجرفتك تفسير مسألة كيشك بيروكيك بجرفتك في الفلسفة اللي بين جباريه بوي تو اشتكي جديد لقيتك أو اشتكي لق أو بيك جديد
من سنة هو كراك من الإسلام وفاة شفاعة من الإسلام وفاة شفاعة من الإسلام قوي وفاة شفاعة وبتعرف نفس المسألة الإسلام كم الإسلام سياسي أو أنا ما كنت طلب فلسطين الإسلام هو ما كم بارشة مزورسي مسمى جوازه ليش اللي بارشة كان بيتلو بارشة سيدي كجسم غريب من الإسلام أو التصورين في الإسلام سياسي نعم الزور بس أنا مش تقصدكم لوري وخيوش لو زاكرنا بلام قناعتي قوما يجب من أخلاق كان الإسلام سياسي مخوانا الرسالة لو كنا فصل المقال ولان وش الدنيا وش التربية بناء تعاقد الفلسفية ولان هذه الأشياء والراستيان مسألة عقل من عقل الأسطوري ومن عقل الكانت ومن عقل الكانت وكمالك راستي عقليها وكمالك حقيقة كالبروسيد بالنوايا جيكتو هندجا أم حقيقة عنك وكراستي عقلي لين مسلمات عقلي يشتغل دائما أو غير يشتغل مزوج جاهز بلام وكراستي عقلي لين والبروسيد بالنوايا هندجا وراستي عقلي جيكتو سك أمير يعني راستي عقلي أنا في مثال يشتغل دقيق أي مسير لبعض أولئك ما دام إذا قوي كأنك عقله ما دام إذا قوي راستي إله حقيقتي إله شاكي إله ناس بتفكر في مين لقوا فكر في لقوا تصور حقيقتي في عقلية ناقور جواز لبعض العلماء تريس شيء تريس أوجه قديمية بالجوار اللي بينهم وجوار تفسير كذا لقوا حقيقة عقلية فيها منجح مثلا قول من يعني الدنيا بوتي قشنا من النور آية القرآن باسوا قالت كلا الرحمن على العرش استوى يعني سؤال ساعة عرش يقول دانش دوا عقل قبولي أو أنا كأخوة دانش قبل أخوة دانش يعني أخوة تجدي الكاوية أو كهي تجدي الكاوية هذا يعني جسمي كجسمي هذا يعني كم شيء تلك خلافة أما عقل قبولي نافع، أما أنا عقلي كانت أنا عقلي كانت أنا عقلي مو محمول يعني توعي وهذا أيضاً يقول أنا أرمي يد الله فوق أيديهم بس إخوة تعالوا سدس يعني إخوة دسي هذا نابع أما لقوا عقلنا نابوجه إخوة دسي هذا أما وزعك أمان كلقوا عقلنا نابوجه كواتاني بس إخوة يعني كيلو عايزة حبيب الله يعني شديد يعني قوة إخوة يعني يزي إخوة يعني تشتي من إخوة هالشيء معناه اللي تقول لي بلاو والله نابع بس إخوة أما هم أو اشتراك أو ندخل سكرا ولا ناو دنيا الإسلام أو دنيا الفومة كذا وتفاوض أم جاء عقلاني كذا وتلانا إما أم بلا مصيبة أنا بعرف شيء ولا كل فومة فيها عقل خدا بيمينه ولا راسيا إما كاتب تكليف ما نزل عقل لبر أو كعقلي كوابس مرو أما أنا أتبرش يعني هذا الشيء عند روايتي وش هي بحسبها والإنسان هذا يعني الإنسان محاسبة الإنسان يقول محاسبة كان بيعطيك عقل جامد عقل مناط تكليفه يعني الإنسان عقل نبي مكلفني شيء تكليف الإنسانية أمس الترخ خوي في بخشمه لما هو من كاتك حساك وكسيكي عقل حساك واجوله سيقول لما تدوا هو يعني عقل سيدوا لو معناه يعني تقول عقل ثاني ونجا جوله خدام ده إنها بيشتوا بدل ما كان جوله خدام أجل كأنك عقلنا بويا طبيعية بالتصورين منك طبيعية بل ضرورية كاتك عقل نقل معارضية كتن أجل أو نقلك ضعيف ونقلك كإنه جال كذا ريت راس رد فينا لبرويك يا أبي رد كيتو لبرويك سبوتي شوني كمان
بەڵام ئەگەر سکوت شوێنی گومان نەبوو کرداتێکی قورئان مەفروضە مەجبوری کە بە شێوەیەک لێکی بینەوە کە لەگەڵ عەقڵا بگونجێت ئەگەر وا لێکمان نەیە وەکو لەگەڵ عەقڵا بگونجێ کێشەیەک بۆ باوەڕی ئاینی خۆمان دروستەکەین و پێشمان وایە ئەبێت مەجبوری پێمان وابێت کە خوا شتێکی وتووە لەگەڵ عەقڵا نابونجێت یا خوا دوو قسەی کردووە کە تووشی بەیەکێت مثلا لە مەسەلەی قەزا و قەدەرە بۆ نمونە هەندێک ئایەتمان هەیە باسیەوە ئەکات کە هەرچی بەسەر ئێوەیەت لەلایەن خواوە ما أصابكم من مصيبة الآية كافر فمن نفسي الآية كافر قل كل من عند الله حميد لا يخواوه يعني آياتنا متناقضا بيحكي يا حميد لا يخواوه يا هنجي لا يخواوه يا هيجي لا يخواوه إخوة مقصية عقبة مشكلة كأمة يعني عقبة كابا وجي كان طلع مشروعه وجي كان طلع مشروعه ومشروعه أو موضوع عقبة ولا كل شيء زارم كان يعني ما هم لا يخواوه ياخذ تنيام شاكه وخير كان لا يخواوه مصيبة كان لا يخو معنا ياخذ هم لا يخو معنا هاي كده هم لا يخو معنا هاي كده الله هم لا يخواوه هاي كده الله ما أصابك من مصيبة كان لا يخو معنا كمان أنها كان متناقضا ناقوكا روابط يعني ناقوكا ذلك أبي توفيق كينا بيننا بيجان مجنين بيكو سامع قصيركم وتولي قصيركم عكسيا قصير مع تقولين أو يكا أو تلي عقل بيك شوية موضوع كمان بحاول يك قصيرة تبدو سفيد إسلامي نازل مزاجك سپاس تانه کوم سره مشان امیدوارم که حقیقت نبود نسخون و تهاجم به تجمیع یک أنها ما هو قوة الدكتور سردار عزيز خيام